خی بەخشەندە و میهرەبان قوتابیانی هێژا و خوێندکارانی بەڕێز ئەم کاتتان باش بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندیەکانی گفتوگۆی ئەکادمیک و کەسایەتی ئەکادمیک گەیشتینەوە خزمەتتان. لە هەڵقەی ڕابردووە باسی ئینسافمان کرد لە گفتار و کردداری کەسی ئەکادمیکە. ئینساف ئەوێتە هۆی عەدالەت، ئەوێتە هۆی ئەوە کە ئێمە بەرانبەر ماف پێ بدەین تا ڕای خۆی دەرببڕێت و بەرانبەر ڕێز لێ بگرین تا قسەی خۆی بکات و سەبری لەسەر بگرین تا حاڵیمان بکات. ئەمە ڕێگەیەکە بۆ گەیشتن بە ئازادی. هەموو کەسێکی ئەکادمیک ئەبێ ئازادی خواز بێت. ئازادی لە یا ئازادی بۆ دوو چتن. ئەبێ کەسی ئەکادمیک بزانێ ئازادی موسبەتمان هەو ئازادی منفیچمانە یا پازیتیڤ و نگاتیڤ. ئازادی لە جەهل و خورافات خاڵێکە هەمیشە خوێندکارەکان و زانیارەکانی بواری عەلم بە دوایە گەڕیان، چون هەر نەزانینێک کە تاریکیە لای ئەبین گڵۆپێکی زانیندا ئەگرسێت کە ڕۆشناییە و بەرپێ ڕوونەکاتەوە تا بە ئاسانی ڕابکەین، هەڵبین، کایە بکەین و ڕێگەی سەفەر بپێوین. ئەوەیە کە لایت لە تاریکیا کوژراوە ئازادی جوڵە کەمە بێتەوە، چون جوڵە مەترسیدارە بێت. هەمووی ئەو کەسانە کە کاری ئەکادمیکەکەن و لە حەوزەی ئەکادمیکە تێکۆشانێکیان هەیە بیانەوێ یا نەیانەوێ خەریکن ڕێگەی ئازادی هەموارەکەن. ئازادی لە کە ئێمەژین پێی ئازادی منفی، ئازادی لە چی؟ ئەبێ ئەمە خاڵێکێت کەسی ئەکادمیک هەمیشە بەرچاوی بکات. ئازادی لە نەزانین، کە نەزانین لاچوو تۆ ئازاد دەبیت بە بۆنەی زانین و دەسەڵات پێیاکەی. ئازادی لە برسیەتی، کە برسیەتی لاچوو تۆ تێربوویت حەسانەوە دەست پێکات. ئازادی لە زوڵم، ئازادی لە زندان و ئازادی لە هەموو شتێکی تر. ئەمە خواستی کەسی ئاکادمیک و کەسی غێری ئاکادمیکە ئازادی لە شتێک کە ئەمە ئێمەژین پێی ئازادی منفی یا ئازادی نگاتیڤ، شتێک لا ئەبین تا کەسەکە ئازاد بێ. لە دوای ئەمە کەسایەتی ئاکادمیک جیاوازیەکانی لە کەسایەتی غێری ئاکادمیک دەست پێکات کە لە خۆی ئەپرسێ ئەوە ئازادیم لە زندان، لە فەقر، لە خورافاتن، لە نەزانین دەستکەوت. ئیسا ئازادم، ئازادیم بۆ چییە؟ ئازادی بۆ. ئازادی بۆ چ کارێک؟ زۆر کەسێک ئەگەر وەکو کەسی ئاکادمیک فکرێکی نەبێت کە ئەم ئازادیە بۆچی بەکاربێنێت، ڕەنگە خودی ئازادی ئەم فاسد بکە یا ئەم ئازادی فاسد بکە و لە ناوی بوات. بۆ یەکانە کەسی ئاکادمیک وەختێکانە لە خورافات هەڵتێ ئەگەیەتە زانین بۆ خزمەتگوزاری هەڵەبژێرێ، زانین بۆ چاکسازی هەڵەبژێرێ، زانین بۆ ئاسانکاری، زانین بۆ دەرمانی دەردەکان. ئەگەر دیواری زندانی ڕووخان وەکو ئەوەی کە لە وڵاتە سەرکەوتوەکان ئایبینین، زندانیەکە ئەچواتە زندان بۆ سزا، ئەمیان زندانی کردووە سزای بدەن، بەڵام لەوێ ئازادیەکی پێدات بۆ گەورەکردنی خۆی. ئەڵێ بە کتێب خوێندنەوە و سەرکەوتن ئەتوانی خۆت لەم زندانە دەرباسکەی. لە زندان دەربازێ، بەڵام ئەم جار کە هاتە دەر زانیارێک تێتە دەرکە ئەتوانێت ژیانی خۆی باشتر و لە کۆمەلگا ڕۆڵێکی باشتر بەڕێوە بوات. بۆ یەکانە هەر کەسێکی ئاکادمیک ئەبێت ئەم دوو پرسیارە بەردەوام لە خۆی بکات. من گەرەکمە لە چی ئازاد بووم و ئەگەر ئەو ئازادیمە دەستکەوت بۆچی بەکاری دێنم، کە ئەگەر وەڵامی بۆچیەکە نەدۆزێتەوە ڕەنگە ئازادی لە لای ئەو خراو بێت یا ئەم بەدەستی ئازادی لە ناو بچێت. تا کاتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم.